پێی دێت و بە پێی یاسا ئەبێت هەڵبژاردن بەڕێوە بچێت لە دوای پاخستنی پەرلەمانی کوردستانەوە چەندین هەوڵدران بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بەڵام هیچ کام لە هەوڵەکان سەریان نەگرت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاکسەرات بەخێر بنەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. دوای زیاتر لە ساڵێک لە پەخستنی پەرلەمانی کوردستان ئەزموونی کاری پەرلەمانی و خەباتی پەرلەمانی لە هەرێمی کوردستان لە بەردەم چ مەترسیەکدایە؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاو بۆ ئێوە و کارمەندەکانتان و بینەرانی بەڕێزی کەناڵی پێیان. بەڵێ لە هەرێمی کوردستاندا ئەمڕۆ گەیشتونەتە قۆناغێک دەبینن لە هەموو کەناڵێکەوە لە هەموو ئاراستەیەکی سیاسیەوە بەویست دەیان نەویست پەلاماری کارکتەری پەرلەمانتار دەدرێ و دەویسترێ زیاتر لە شکۆی پەرلەمان بدرێ. ئەمە لەو دەرەنجامەیە کە پاشەکشەیەکی گەورە لە پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستاندا هەیە. دوای 25 ساڵ لە حکومڕانی کوردستان پرۆسەکە لە ئێستادا بە تەواوەتی بەرەو دواوە چێ و هەڵمەتێکی هەمەلایەنە لەلایەن کاستێکی کەمینەی ناو حزبە سیاسیەکانەوە هەیە بۆ بێهەیبەتکردنی دامەزراوەکانی هەرێمی کوردستان، بێهەیبەتکردنی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان، بێهەیبەتکردنی حکوومەتی هەرێمی کوردستان، بێهەیبەتکردنی دەسەڵاتی داودوەری، بێهەیبەتکردنی پەرلەمانی کوردستان. ئەمە لە بەرژەوەندی فیئەیەکە بڕوای بە خەباتی مەدەنی و دیموکراسی نییە و بڕوای بە خەباتی مەدەنی و ئیرادەی خەڵک نییە و دەیەوێ گۆمەکە لێڵ بێ و لە گۆمی لێڵی خۆی دۆخەکەدا بەرژەوەندیەکانی خۆی هەم بپارێزێ هەم پەرە پێ بدات. لەبەر ئەوە ئەمڕۆ لە بەرامبەر حکمی پەرلەمانی و حکمی موئەساتی حکمێکی تەقلیدی حزبی ئەتوانم بڵێم عەقڵی خێڵەکیش هەیە کە دەیەوێ خۆی بکاتە بەدیلی ئەو بارودۆخە و کۆمەڵە قەیرانی بە دوای خۆیدا هێناوە ئەو بارودۆخە و بەشێک لەو قەیرانانە دروستکراون بۆ ئەوەی فشارەکان بۆ ئەو ئاراستەیە نەبن کە خەڵک داوای گۆڕینی ڕیشەی لەسەر ئاسی حکومڕانی لە کوردستاندا بکە، هاواری قوت و ژیان و موچە و خواردن بکە. لەبەر ئەوە ئێستا دۆخێکی تەواو چەقبەستووە لە ڕووی سیاسیەوە لە کوردستان و نیگەرانیەکی قوڵ هەیە و هەژانێکی داپۆشراو لە هەناوی خەڵکی کوردستاندا هەیە کە بەدیدی من ئەم بارودۆخە وەکو خۆی نامێنێتەوە تەقینەوەیەک ڕوودەدا و ئەو تەقینەوە گۆڕانکاریەکی نوێ بە دوای خۆی داهێنێت کە من هیوادارم ئەم تەقینەوەیە لەسەر بنەمای شۆڕش یان ڕاپەڕین یا سڕینەوە نەبێم ئەوەندەی هەوڵ بدرێ لە ڕێگەی خەباتی مەدەنی و فشاری مەدەنی و خۆپشاندان و مانگرتنی بەردەوامەوە بتواندرێ ئەو کاستە سیاسیە کەمینەیە لە کوردستاندا بهێنرێتە ژێرباری ڕێزگرتن لە ئیرادەی پەرلەمان، ڕێزگرتن لە عەمەلیەی دیموکراسی و گەڕانەوە بۆ موئەسسات و بڕیاری موئەسسە. زۆر باش. ئەو بەڕێز ئەو تەقینەوەی کە باس دەکەیت تەقینەوەیکی جەماوەری یاخود سیاسیەوە لە درەنجامی ینی شکستی کاری پەرلەمانی دێتە ئاراوە؟ بە دڵنیاییەوە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە تۆ دەبینی لە هەر وڵاتێکە کە عەمەلیەی سیاسی پاشەکشەی کرد یان ئیرادەیەک هەبوو بۆ پەرچەکردار بەرامبەر پرۆسەی دیموکراسی و ئیرادەی خەڵک دامەزراوە گرنگەکە کە مەرجعیەتی خەڵکی کوردستانە پەلامار دەدرێت. بۆ نمونە وڵاتێکی نزیکی هەرێمی کوردستان تورکیایە. تورکیا دەبینی لە دەرەنجامی عەمەلیەی دیموکراسی هێزە سیاسیەکان توانیان ئیرادەی خۆیان لە ڕێگەی خەڵکەوە بچەسپێن بچنە پەرلەمان. بۆ نمونە گەلی کورد لە باکووری کوردستان توانی بربەستی دەستوری بشکێنێ بچێتە پەرلەمانی تورکیا و دەبوو کێشەی نەتەوەی لە تورکیا لە ڕێگەی پەرلەمانەوە حەل بکرێت. بەڵام دوای ئەوەی کە دەوڵەت تێئەگا ناتوانێت ئەمە درێژە پێ بدا و ناتوانێت لەسەر بنەمایەکی دیموکراسی مامەڵە بکە، دێ پەلاماری پەرلەمانتارەکان دەدا و پەلاماری سیستەمی پەرلەمانی دەدا و لە هەرێمی کوردستان بەردیوێکی تریشە بێهەیبەتکردنی یان هەوڵدان بۆ بێهەیبەتکردنی کارکتەری پەرلەمانتار و موئەسسەی پەرلەمان بەشێکە لەو نیاز و مەرامە. بیرت نەچێ ئەمڕۆ سیناریۆیەکی تریش هەیە دەیانەوێ شەڕی خەڵک بە خەڵک بکەن، چۆن وەکو ئەوەی کە خەڵک هان دەدرێ بۆ
بێهەیبەتکردنی پەرلەمان جا پەرلەمانمان هەبێ یان نەبێ چییە نەخێر پەرلەمانت هەبێ شەڕ لەسەر قوتی خەڵکەکە پەرلەمانت هەبێت جێگەی موسائلە و لێپرسینەوەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانت هەبێ هیچ مؤسسەیەک ناتوانێت لە دەرەوە یاسا درێژە بە کاروباری خۆی بدا وەکو مؤسسەی سەرۆکاتی هەرێم وەکو مؤسسەی دەسەڵاتی دادوەری کە بە تەواوەتی هەیمەنەی حزبی بەسەری دازاڵە و نەبوونی شەفافیت لە کۆی ئەو داهات و خەرجیانەی لە هەرێمی کوردستاندا هەیە. زۆر باشەوەی کە بەرە زووتر دەگەر بە کورتی وەڵامی و پرسیارشم دەی بەرەبیسیم لای ماوەسەمەڕەوە ئەوەی کە بەرە زووتر چینێک لە ناو حیزبەکان یعنی هەموو حیزبەکەیان بە دیاریکراوی حیزبەکەی جەناب و پارتیە کە دەیانەوێت پەرلەمان هەیبەتیان بەسەر پەرلەمان دەهابێت. لە ڕاستیدا مۆدێلی حزبی لە کوردستاندا لە ڕووی شکلیەوە لەوانەیە هەندێک جیاوازی هەبێ بەڵام لە ڕووی ناوەڕۆکەوە حزبە کوردیەکانی ئەمڕۆ زۆر لە یەکچوون بە دەلیلی ئەوەی لە ئاستی حکومڕانیدا هەموو حزبەکانمان ئێمە بە جۆیەک لە جۆرەکان تاقی کردەوە و هەریەکە لە ئێمە خوێندنەوەی هەیە بۆ ئەو هەڵسو کەوتە سیاسیانەی لە ناو حزبەکانی کوردستاندا هەیە و ئەو ململانیە داخراوانەی لە ناو حزبە سیاسیەکانی کوردستاندا هەیە کە هیچ یەکێک لەو ململانیانە لەسەر بنەمای مەدەنی و دیموکراسی و کاری ئۆرگانی نییە. من ئەمە ئەو قسەیە بکەم حزبێکی سیاسی لە کوردستاندا کە نەتوانێت لە هەناوی خۆیدا دیموکراسی بێت چۆن نەتوانێت ئیدعای دیموکراسی بۆ کۆمەلگا بکە حزبێکی سیاسی لە کوردستانە لە هەناوی خۆیدا نەتوانێت ئۆرگانەکانی ئۆرگانیزە بکە چۆن دەتوانێت ئیدعای ئۆرگانیزەی ژیانی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی لە کوردستاندا بکە بۆیە من ئەبینم حزبی کوردی ئەمڕۆ بەم مۆدێلە لە قەیرانێکی قوڵدایە و پێویستی بە گۆڕانکاریە هەر لەبەر ئەوەشە ئێمە لە ناو حزبەکانەوە نابینین فشارێکی قوڵ هەبێ بۆی کە بە حزبەکانی خۆمان بڵێن ئەرێ ئەم بێڕێزیکردنە بە مؤسسات یعنی چی حکوومەتەکە حکوومەتێکی شکست خواردووە ئێوە چی ئەکەن لە ناو ئەم حکوومەتە حیزبەکان بە کۆمەڵی ئیسلامیەوە بە یەکگرتووی ئیسلامیەوە بە گۆڕانەوە بە پارتیەوە بە یەکێتیەوە. بەڵێ سوپاس دەکەم دواتە گەرم و لای بەڕێز کاکسەرات مامۆستا گەربێنی لای بەڕێزتان زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان دەمەوێت ڕای بەڕێزیش بزانم سەبارەت بەوەی ئایا بە بۆچوونی بەڕێزی ئێستا دوای پەخستنی پەرلەمان چارەنووسی خەباتی پەرلەمانی لە کوردستان بەرەو کام ئاراستەیە بەرەو ئاراستەیە کە حیزبەکان پەرلەمانێکی کارایان دەوێت یاخو پەرلەمانێکی ملکەت بۆ خۆیان. بسم الله الرحمن الرحیم سەڵاو و ڕێز بۆ جەنابت و بۆ برای بەڕێزم کاک سالار دیارە ئەوەی کە ئەمڕۆ کە دەبیندرێتن و هەموو خەڵکی کوردستانیش بە ڕۆشنبیر و بە سیاستمەدار و بە کاسبکار دەزانن کە ئەو دەسەڵاتدارانەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان دەسەڵاتیان هەیە پەرلەمانێکیان دەوێت کە ئەو پەرلەمانە پەرلەمانێکی بێ ئیرادە بێ پەرلەمانێک بێتن کە نەتوانێتن لەسەر قوتی خەڵک لەسەر کێشەکانی خەڵک و جەماوەر قسەی خۆی هەبێتن و نەتوانێتن بە ئاراستەیەک وەکو بڵێ بابەتیانە بێتە سەرخەت کە لەگەڵ خواست و ئارزوەکانی خەڵکی هەرێمی کوردستاندا تێک بکاتەوە لەبەرەوە شەر کاتێک کە پەرلەمانی کوردستان کارا بووە و پەرلەمانی کوردستان بابەتیانە هەڵسوکەوتی کردووە و دەستی بۆ ئەو یاسا هەستیارانە درێژ کردووە بربەستی پۆڵاینی بۆ دروستکراون لەبەرەوە من قەناعەتم وایە پێشەوەی کە قسە لەسەر کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بکەین دەبێ قسە لەسەر کاراکردنەوەی عەقڵیەتی سیاسی لایەنە سیاسیەکان بکەین و کاراکردنەوە و فۆرمەلەکردنەوەی عەقڵی ئەو سیاسەتمەدارانە بکەینەوە کە لە هەرێمی کوردستان وڵات بەڕێوە دەبن کە خەڵکێکی کەم توانیویانە ئیرادەی هەموو خەڵکی هەرێمی کوردستان داگیر بکەن و دەست بەسەر هەموو قوت و داهاتی ئەو وڵاتەدا بگرن لەبەرەوە بەڕاستی سیاسەتکردن و کاری پەرلەمانی و کاری ڕێکخراوەیی لە هەرێمی کوردستان بە قۆناغێکی زۆر مەترسیداردا دەڕواتن و خوازیارم پێش گرتنەوەی مووسڵ ئەو لایەنە سیاسیانە چاوێک بە پاشخانی سیاسی خۆیان دابجێڕنەوە و چاوێک بە هەڵسوکەوتی سیاسی خۆیان دابجێڕنەوە بۆی کە ئەو مێژوەی کە بەسەر میلەتەکەمان داهاتووە لە دەیەکانی ڕابردوودا دیسانەکە بەسەر ئەو میلەتەمان دانێتەوە لە سەردەستی ئەو سیاسیە شکست خواردوانەی کە لە هەرێمی کوردستاندا سیاست دەکەن. بەڵێ زۆر باش ئێستا پێ دوای پەخستنی پەرلەمان ینی ئێستا ئەزمموی کاری پەرلەمانی لە کوردستان چی بەسەر دێت
لە پاشەکشێدایە وەشکستیەنا بۆ چوونی بەڕێستان؟ بەتەسەوری من شتێک نەماوە کە ناوی پەرلەمان بێ لە هەرێمی کوردستان بەداخەوە دەڵێم لەبەرەوەی کە وەکو گوتم پەرلەمانێک کە ڕێ لە سەرۆکەکەی بگیرێتن و گوێبیستی داخوازی خەڵک و جەماوەر نەبێتن بۆ کاراکردنەوەی پەرلەمان و هەموو فراکسیۆنەکان داواکاری جددیان ئەوە بۆ لەلایەنە سیاسیەکان کە بە جددی بێنە پێشەوە بۆی کە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە لەبەرەوە هەتاکو ئێستانەکە معاملەیەکی تەندروست لەگەڵ ئەو داواکاریانە نەکراوە لەبەرەوە بەڕاستی من قەناعەتم وایە پەرلەمانی کوردستان زۆر بە ئەستەم دەیبینم کە کارا بکرێتەوە وەگەر کاراش بکرێتەوە لە ژێرفشاری ئەمریکا و وڵاتە زلێزەکانە کارا دەکرێتەوە لەبەرەوەی هەرێمی کوردستان ڕۆژێک لە ڕۆژان خاوەنی قسەی خۆی نەبووە و خاوەنی سیاسەتێکی سربەخۆ نەبووە و لە ژێر فشاری ئەو لاولادا بووە قەناعەتیشم وایە ئەو پەرلەمانە گەر کاراش بکرێتەوە لە ژێر فشاری هێزە دەرەچیەکان پەرلەمانێک نابێتن کە جێی دڵخۆشی فراکسیۆنەکان بێ بە دەرەجەی یەکەم و بە تایبەتیش ئەو لایەنە سیاسیانەی کە لە خەمی بژێوی خەڵکدان و لە خەمی ئەوەدان کە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان گۆڕانی بەسەردا بێت. زۆر باش ئێستا بەڕێز باس لە فشارکی فشارێکی دەرەکیە بۆ کاراکردنەوەی پەرلەمان بەڵام چۆن کارا بکرێت و فشارەکان بە کام ئاراستان بامان پێکاتەی ئێستا یان گۆڕانکاری تێدا بکرێ و فشارانەی کە هەیە. ئەم قەناعەتم وایە ئەو فشارانەی کە تاکو ئێستان هەن لە بەرژەوەندی برادرانی پارتی دموکراتی کوردستاندایە و ئەو فشارانە بۆ ئەوەن کە دەستکاری دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بکرێتن و بەو ئاراستە بێتن کە برادرانی پارتی دموکراتی کوردستان داوایان کردووە. ئەوەش قەناعەتم وایە بێمتمانەیەک دروست دەبێتن لەلایەن خەڵک و جەماوەرەوە و متمانەیان بە چوونە سەر سندوقی دەنگدان نامێنێتن و خەڵک بێئومێدیەکی دیکەی بۆ دروست دەبێتەوە لە سیاسەتکردن و لە کاری پەرلەمانی کە کارێکی وەکو بڵێ جیاوازە لە کاری لایەنە سیاسیەکان و حزبە سیاسیەکان بەڵێ فراکسیۆنەکان هەڵقوڵاوی ناوهەناوی حزبە سیاسیەکانن بەڵام کاتێک کە بەڕاستی پەرلەمانتاران لەگەڵ لایەنە سیاسیەکان ئاوێتە دەبن کاتێک کە هەم لایەنە سیاسیەکان هەم فراکسیۆنەکان لە بەرژەوەندی خەڵک و جەماوەر هەنگاو باوێن بەڵام ئەوەی کە ئێمە دەیبینین بەداخەوە لایەنە سیاسیەکان هەنگاو هاویشتنیان زیاتر لە بۆ بەرژەوەندیە شخصیەکانی خۆیانن و بەرژەوەندی تەسچی حیزبیانە و پشتگوێخستنی بەرژەوەندی خەڵک و جەماوەری کوردستانە. بەڵێ سوپاس دەکەین دواتەگەڕێنەوە لای بەڕێستان کاک سەرەر سەبارەت بۆی کە پاکخستنی پەرلەمان تا چەند مەسەلەی ئەوەی کە پاشەکشەی سیستەمی پەرلەمانیشە لە هەرێمی کوردستان سەبارەت بە تێڕوانینی سەرکردەکانیش بۆ مەسەلەن سیستەمی پەرلەمانی لە هەرێمی کوردستان چۆن ئایا تێڕوانینیان گۆڕاوە کە سیستەمەکار پەرلەمانی بیاخود بۆ فشارێکی جددی نییە؟ خۆی لە ڕاستیە لە ڕووی واقعیەوە ئەو جۆرە لە حکومڕانی لە کوردستاندا تا پێش بە خستنی پەرلەمان هەبوو تێکەڵەیەک بوو لە سیستەمی پەرلەمانی و سەرۆکایەتی لە ڕووی شکلەوە ئەگینا لە هەناوە هەر دەسەڵاتێکی حزبی بوو هەیمەنەی بەسەر پەرلەمان و حکوومەت و دام و دەستگاکاندا هەبوو بەڵام لە هەرێمی کوردستاندا ئێمە بەپێی ئەو واقع سیاسی دەیخوێنینەوە باشترین سیستەمێکی پەرلەمانیە و بەپێی بڕیاری پەرلەمانی کوردستانیش ئەقرار کراوە کە پەرلەمان مەرجەعی سیاسی و یاساییە لە کوردستانە ئەم فرەیە لە کوردستانە لە ڕووی حزبیەوە باشتر وایە دەستی پێوە بگیرێ ئەویش لەسەر بنەمای سیستەمێکی پەرلەمانی هاوشێوەی ئەو سیستەمەی کە لە عێراقدا هەیە. گرفتە گەورەکە لە چیدایە هێشتاکە ئەو ئەخڵێتەی کە حکومڕانە لەسەر ئاستی دەسەڵاتی سیاسی لە کوردستاندا ملکەج نییە بۆ دەسەڵاتیەکی قانونی لە هەناوە هەڵگری بنەماکانی دەستا و دەستکردنی دەسەڵات بێ یان چوونە ژێرباری ئیرادەی خەڵک بێ یان ئەوە تا یاساکان کە لە پەرلەمانی کوردستان دەردەچن وەکو خۆی ئیقرار بکرێ و ئیلزامی پێوە بکرێ هەر لەبەر ئەوەیە پەرلەمان بە شێوەیەکی سانایی دەرگاکەی لێدا ئەخرێ و پەرلەمانتاران ناتوان کاروباری خۆیان بەڕێوە بن بۆ ئەگەر پەرلەمان کارابێ
حکوومەتێکی لەم جۆرە دەبێ مسائلە بکرێ و شکستی ئیعلان بکرێ لە ناو پەرلەمانی کوردستاندا و خەڵکی کوردستان لە ڕێگەی پەرلەمانەکەیەوە بەدیل بۆ ئەم جۆرە لە حکوومەتە بدۆزێتەوە. دەنگتان پێ نەداون ئێستا کە داوایەوە دەکەن کە مەسەرەن دەبوو ئەگە شکستیان هێناوە دەبوو متمانە لێ بسەندرێتەوە. ئێوە ژۆکو کۆی پەرلەمانتان بەرپرسیار نین لەم شکستە؟ بە دڵنیاییەوە پەرلەمانتاران بە جددیەوە ئەرکەی قانونی پیشەی خۆیانیان بینی و هەوڵی جددی درا لەسەر ئاسی کەم و کوڕیەکان لە ناو پەرلەمانی کوردستان لە ناو لیژانەکانی پەرلەماندا ڕۆڵی گرنگ ببیندرێ. بەڵام یەکێک لە هۆکارەکانی پەخستنی پەرلەمان ئەوە بۆ حکوومەت ملی نەئەدا بۆ ئیرادەی پەرلەمان و لیژانی پەرلەمانی. خۆتان دەزانی بە تایبەتیش لەم کابینەی هەشتم حکوومەت و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ڕازی نەبوون بۆ مسائلەی وەزیرەکان بۆ ناو پەرلەمانی کوردستان ئەوەندەی هەوڵیان دەدا بە تەوافق لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمانە گفتوگۆی پەرلەمان و حکوومەت بنە هۆڵە جانبیەکان و ببەنە لیژانەکان. لەبەر ئەوە ئەگەر بە هەتایە پەرلەمان کارابایە دەبوو وەزیری سامانە سروشتیەکان کە دێتە سەر تەلەڤیزیۆن لە بۆ نمونە لە کۆنفرانسی میریدا بۆ خوێن ساردیەوە شعوری کۆمەڵانی خەڵکی کوردستان بریندار دەکات کە دەڵێ ئەگەر بەرمیلی نەوتیش ببێ بە $100 هێشتا قەیرانی دارایی چارەسەر نابێ کەواتە ئێوە ئەم وڵاتەتان هەرزان فرۆش کردووە و قەرزارباری کۆمپانیا گەورەکانی دنیاتان کردووە و خستونەتانەتە ژێرباری قەرزێکی ئەوتۆوە کە بە حکوومەتێک و دوانی تریش نەتوانێت قەرەبوو بکرێتەوە. بۆ ئێمە نازانین ئەوەی دەگوزارێت لەسەر چ بنەمایەکە لەسەر بنەمای بەرژەوەندی فیئەیەکی بچووکی بەرژەوەندی خوازە لەسەر حسابی کۆمەڵانی خەڵکی کوردستان. باشە و فیئەیە کێنیان ئەوەی کە جەنابەت باز دەکەیت؟ ئەو فیئەیە معلومە لە ناو حیزبە سیاسیەکاندا هەموو حیزبەکانیان بە دیاریکراوە بە تایبەتی کێتی و پارتی. حکوومەتی ئێستای هەرێمی کوردستان بە پلەی یەکەم پارتی ئینجا یەکێتی ئینجا لایەنەکان تێیدا بەرپرسیارن. بۆیە بەرپرسیارەتەکە لە ڕووی قانونیەوە ئەگەر ڕێژەیش بێ بەرپرسیارەتەکە هاوبەشە. بۆیە ئێمە لە ڕاستیدا لێتانی ناشارینەوە لە ناو خەڵک لە ناو ئۆرگانە حیزبەکان و لە ناو هاوڕەکانی خۆشمانە لە ناو پەرلەمانتارەکان بە بەردەوامی لە جەردەلێکی لەم جۆرەداین. بەڵام ئەوەی هەیە ئەم حکوومەتە لە ئێستادا ئەبێ ئەقرار بکرێت لەلایەن پەرلەمانتارانەوە کە حکوومەتێکی شکست خواردووە متمانەی کۆمەڵانی خەڵکی کوردستانی لەدەست داوە و ناکرێت داکۆکی لێ بکرێت لە کاتێکە ئەو ڕێز لە ئیرادەی پەرلەمان ناگرێ ئەو ڕێز لە ئیرادەی پەرلەمانتار ناگرێ ئەو نایەوێ بە یاساکانی پەرلەمان کە ئێمە پەسەندمان کردووە جوهدمان کردووە گفتوگۆمان کردووە کۆڕ و کۆبوونەوە سیمینارمان بۆ کردووە تا یاسایەکی باش دەربکەین و بخێنە بەردەست حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەستەبەری بکە. بەڵام بۆ نمونە یاسای ژمارە 22 ساڵی 2007 یاسای نەوت و غاز لە هەرێمی کوردستانە بەپێی ئەو یاسایە وەرە مسائلە لەگەڵ حکوومەت بکە دەبێت هەموو ئەنجومەنی وەزیران ئیخالە بکرێن متمانەیان لێ بسەندرێتەوە چونکە بەپێی ئەو یاسایە مامەڵە لەگەڵ کەیسی غاز و نەوت و سەروەت و سامانی ئەم هەرێمەدا ناکرێت و بە پێچەوانەی بنەماکانی ئەو یاسایە مامەڵە لەگەڵ سەروەت و سامانی ئەم هەرێمەدا ئەکرێت کە ئەوە مڵکی ئەم نەوەیە نییە مڵکی نەوەکانی داهاتووشە لە هەرێمی زۆر باس. تۆ باش باسی ئەشتێورامیت کرد وتەکەی پێ دوایە تاڵانێکی گەورە لە نەوتەیە وتەکانی ئەشتێورامی و دەسەلمێنێت بە دڵنیاییەوە ئەو پەڕی بێ ئومێدکردنی خەڵکی کوردستان تاڵانی هەیە لە نەوت تاڵانی گەورە چاگە تاڵانی نەبایە دۆخی کوردستان بەما گەیشت. باشە تاڵانی سیاسەتێکی ئابووری ئەزی جەنابەت بکەم ئەگەر سیاسەتێکی ئابووری تەندروست لە هەرێمی کوردستاندا پەیڕۆ بکرایە بۆ هەرێمی کوردستان ئەوەندە هەژارە نەتوانێت ئەتیمات بکاتە سەرخۆی یعنی حکوومەتێک نەتوانێت لە 2 مانگە نیوە موچەی فەرمانبەرەکانی خۆی واتە ئەوانەی کە ئەرکی بۆ ڕائەپەڕێنن بدا ئەی چۆن دەتوانێت ئەرکی خۆی لە بەرامبەر هاوڵاتیەک کە موچە خۆر نییە فەرمانبەر نیە چۆن دابینکە دەکاتێکە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە دەرفەتی کاری بۆ دروست بکە ژیانی بۆ دابین بکە و خوێندن و تەندروستی و هاوسەنگی لە جۆری بەڕێوەبردندا بکە کە هیچێکە لەمانەی نەکردووە. ئەگەر حکوومەتی ئەگەر ئەم کابینەی هەشتەمەی حکوومەتی هەرێمی کوردستان کارنامەکەی بدەیتە دەست هەر ناوەندێکی توێژینەوە نەک پەرلەمانی کوردستان بەراوردی کە لەگەڵ بەڵێنەکان و لەوەی کە ئێستا لە واقعدا هەیە نەک لە سەتایەک بە ناقص کەفاەتی دێتە دەرەوە
تاقیکردنەوە سفر دێنێت بە دڵنیاییەوە لە تاقیکردنەوەکانیدا سفر بەدەستێنێ لەسەر ئاسی پەیوەندیەکانی لەگەڵ عێراقدا فەشەلی هێناوە لەسەر ئاسی کەیسی سربەخۆیی ئابووری فەشەلی هێناوە لەسەر ئاسی لەگەڵ پەیوەندی لەگەڵ پەرلەمانی کوردستانە فەشەلی هێناوە لەسەر ئاستی مەیدانی و بەدواداچوون بۆ کاروباری حکوومەت و هاوڵاتیان لە دام و دەستگاکانی خواری خوارەوە فەشەلی هێناوە لەسەر ئاستی ڕوبەڕووبوونەوەی دیاردەکانی گەندەڵی فەشەلی هێناوە نەیتوانیوە تیمێکی تەزامونی باش لەناو حکوومەتی هەرێمی کوردستاندا بۆ خۆیان دروست بکەن کە پێکەوە تەناقض لە بیر و بۆچوونەکان و تێڕوانینەکانی وەزیر و سەرۆکایەتی حکوومەتدا نەبێت لەبەر ئەوە ئەم حکوومەتە لە ڕاستیدا ئێستاکە لە دەرەوەی متمانەی خەڵکی کوردستانە خەڵکی کوردستان مەترسی داعش نەبێ و کۆمەڵی بارودۆخی تر کە خۆڵەمێشیە و بەرچاوڕوونیەک نییە ئەگینا هیچ هاوڵاتێکی هەرێمی کوردستان ڕازی نییە بەم بارودۆخە و بۆ دڵنیاییشت بەشێکی زۆر لە کادرەکانی ناو حزب سیاسی باڵادەستەکانی کوردستان بەشی هەرە زۆریان لەم جۆرە لە بڕێوەبردنە لەم جۆرە لە حکومڕانیە لەم جۆرە لە ئیدارەدانەی هەرێمی کوردستان زۆر نەک ناڕازین زۆر بەڵاوی بەرەزوتە تاڵانی لەوتێ تاڵانێک کرد لایەن کێوەیە تاڵان ئەزەنی چۆنە تاڵان فرۆشی تاڵانیە باشە بەس بێدوانی ئێستا حیزب پارەی نەوت بۆی دەڕوات وەگەر تاڵانی هەبێت ئەرجی جەنابەت بکەم حزبەکانی ناو حکوومەتی هەرێمی کوردستان هەری یەکەیەک بەفیئەیەک بەرژەوەندی خۆی لەناو ئەو پرسەدا ئەبینێتەوە بەڵام ئەگەر پێم بڵێ تەدریجی بەرپرسیارەتیەکە چۆنە حتمما کێ گەورەیە بەشی گەورەی هەیە لەم پرسەدا بە تایبەتی ئێمە من ئەندامی پەرلەمانی کوردستانم لەسەر پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 25 ساڵی ڕابردووی حکومڕانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرس نییە بەڵە پەرپرسە ئێمە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا خۆمان جەدەلێکی لەو بابەتە و ململانەیەکی لەو بابەتە لەسەر ئەم شێوازی بەڕێوەبردنە نییە بە بەردەوامی هەیە پەرلەمانتارانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەم بابەتە کۆمەڵێک جەدەلی تاڵان کراویان هەزان فرۆش کراوە ینی هەرزان فرۆش کراوە ئەمە بەشێکە لە تاڵانی و داهاتەکەشی بۆ دەرەوەی ئیرادەی خەڵکی کوردستان و قوتی خەڵکی کوردستان و پرۆژە خزمەتگوزاریەکانی خەڵکی کوردستان خەرج ئەکرێ واتە بۆ فیئەیەکی بچووکی معەن بەڵێ ئەم حکوومەتە قمار بە داهات و بە سامانی خەڵکی کوردستانەوە دەکا ئەم حکوومەتە لە دەرەوەی جۆگەڵەی ویستی خەڵکی کوردستان ڕەوتەکەی ئەڕوا بە پێچەوانەی ویست و ئیرادەی خەڵکی کوردستان بەڵێ سوپاس دەکەم مامۆستا ڕوانگر بگەڕێمەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە ئێستا هیچ هەوڵێکی جددی هەیە بۆ کاراکردنەوەی پەرلەمان بەڵام ناوبڕێکی کورتمان هەیە دوای ئەو ناوبڕە دەینەوە لاتان لەگەڵمان ببێنەوە بەڵێ بینێرانی بەرز دوای ناوبڕێی کورد دەگەڕێنەوە لاتان بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرێکی ئەم خزمەتگوزاریە لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ
دوبارە سڵاوتان لەبێت مامۆستا بەڕواگە بگەڕێم و لای بەڕێستان پێشتر پرسیاریەوەمان کرد ئێستا هیچ هەوڵێکێ بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان هیچ هەوڵێک یاخود پێرەچێ ئەم خولەی پەرلەمان کە نزیک بە 11 مانگی ماوە ینی هەرێمی کوردستان ببێ پەرلەمان بمێنێتەوە. ئەم پێم باشە باسی کاراکردنەوەی پەرلەمان نەکەین و پەرلەمان وەکو گوتم لە کاتێکدا کوبرای بەڕێزیشم کاک سالار ئیشارەی پێکرد بە وجودی سەرۆکی پەرلەمان و دەستەی سەرۆکایەتی و هەر 111 پەرلەمانتار کە داوای ئامادەبوونی وەزیری سامانە سروشتیەکان کرابێتن لە پەرلەمانی کوردستان ئامادە بێتن بۆی کە چەند پرسیارێکی ئاراستە بکرێتن لەسەر شێوازی ئەو فرۆشتنی ئەو نەوتە و دیارنەمانی ئەو داهاتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئامادە نەبوو کە ڕێ بداتن کە وەزیری سامانە سروشتیەکان بێتە ناو پەرلەمانی کوردستان و زۆر بەڕاشکاوانە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی ئاگادار کردەوە بە هیچ شێوەیەک ڕێ بە هیچ وەزیرێک ناداتن بێتە پەرلەمان بۆی کە پرسیاری ئاراستە بکرێتن کەواتە پەرلەمان هەبێیان نەبێ لە وڵاتێکی ئەوادا یعنی بەڕاستی هیچ شتێک لە واقعی سیاسیدا ناگۆڕێ ئەوجا لە دانیشتنی ئەنجومەنی وەزیران کە بڕیاردرا دەست بۆ موچەخۆران ببرێتن کە بە نایاسایی دەستکاری موچەخۆرانی هەرێمی کوردستانیان کرد بەڵام لەگەڵەوەیدا کە شتێکی نایاساییان کرد لە چەند خاڵێکدا کە بەیانیان کرد بۆ خەڵکو و جەماوەری هەرێمی کوردستان تویان هەر کاتێک کە نرخی نەوت گۆڕانکاری بەسەرداهات ئێمە چاو دەخشێنینەوە بە ئەو پاشەکەوتەی کە دەیکەین بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستاندا بەڵام لە دیداری مێریدا کاتێک کە کاک ئاشتی هەورامی زۆر بە دەنگێکی زوڵاڵ دەفەرمێتن ئەگەر نرخی بەرمیلە نەوتێک ببێتە $100 و زیاتریش ببێتن وەزعی هەرێمی کوردستان و موچەخۆرانی لەوەی باشتر نابێتن کە بەڕاستی ئەوە ئیحای ئەوە دەکا زۆر ڕاشکاوانە کاگە ئاشتی پێی گوتیوین کە سەرۆت و سامانی ئەو وڵاتە نەوتی هەرێمی کوردستان تاڵان دەکرێتن و ئەگەر زیاتریش بێتن لەو نرخە کەواتە مەعیشەتی خەڵکی هەرێمی کوردستان بەرەو خوارەوە دێتن کەواتە پەرلەمانێک کە هەبێ و نەبێتن کە نەتوانێتن موساءلە بکاتن نەتوانێتن بە دوواداچووک بکاتن نەتوانێتن متابعەی شوکارەکانی حکومەت بکاتن یعنی ئەو کارنامەی حکومەتی هەرێمی کوردستان پێم خۆشە لەو کەناڵی ئێوە بێنن خاڵ بخوێنەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بزانن لەو کارنامەی یەک خاڵیان جێبەجێ کردووە ئێمە لەسەر ئەساسی ئەو کارنامەیە متمانەمان بە حکومەتی هەرێمی کوردستاندا کەواتە ئێستانەکە ناو کارنامەیان جێبەجێ کردووە و نە ئەو وعد و بەڵێنیان کە بە خەڵکی هەرێمی کوردستاندا لەسەری ماون کە نرخی نەوت گۆڕانکاری بەسەردا بێتن دەستکاری موچەخۆران دەکەن کە ئەو حکومەتە خاوەنی بەڵێن و وعدێک نییە کە خاوەنی بەڵێن وعدیش نەبوو بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر دەڕواتن لەبەرەوەش قەناعەتم وایە عەزیزەکەی خۆم پەرلەمانی کوردستان وابەستەی لایەنە سیاسیەکانە هەر کاتێکی ئەو لایەنە سیاسیانە ئیتیفاقیان کرد لە نێوان خۆیاندا ئەو کاتەی پەرلەمان کارا دەکەنەوە بەڵام پەرلەمانیش کاتێک کارا دەبێتەوە کە بتوانێتن خاوەنی ئیرادەی پۆڵایینی خۆی بێتن دەست بۆ ئەو یاسایانە باتن کە لە لای لایەنە سیاسیەکان خەتی سوورنوە بە شێوازێکی دیکەی سەیر دەکەن بەڵام پێ دوایە جارێکی تر کە پەرلەمان کارا بکرێتەوە بتوانرێت دەست بۆ ئەو یاسایانە بەرێتەوە بۆ نمونە جێگیری سەرۆکی پارتی نێچیروان بارزانی باسی لەوە کرد ئەوانیش لەگەڵ کاراکردنەوەی پەرلەماندان بەڵام نابێ جارێکی ترە و کێشەیە دووبارە بێتەوە کە کێشەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە. قەناعەتم وایە پەرلەمانتاران ئەو ئیرادەیان هەیە بەڵام کە ئەو ئیرادەیان هەیە تا چەندێ هەڵدرێتن ئیرادەی پەرلەمانتاران سەر بگرێتن ئایا جارێکی دیکە ڕێگری لە ئەو دەستەی سەرۆکایەتیش ناکرێت کە جارێکی دیکە دەست بۆ ئەو یاسایانە باتن کەواتە من قەناعەتم وایە ئەو لایەنە سیاسیانەی کە زۆر ئاوا ڕاشکاوانە دێنە سەر خەت و بە زمانی هەڕەشە و گوڕەشە ڕێ لە سەرۆکایەتی پەرلەمان و لە فراکسیۆنەکان و لە پەرلەمانتارە چالەکە
یاساکان دەگرن قەناعەتم وایە هەمان هەڵوێست دووبارە دەکەنەوە و بە تەسەووری میشتاوەکو و گرێنتی وەرنەگرن لەلایەنە سیاسیەکان و لایەنە سیاسیەکانیش لە فراکسیۆنەکان کە دەست بۆ ئەو بابەتانە نەبن ناڵن پەرلەمانی کوردستان جارێکی دیکە دابنیشێتەوە. یعنی ئێستا بە فەرمی ئەوان داوای گرنتی دەکەن کە دەست بە ئەو پرسە نەبرێتەوە گەر ناپێت وایە پەرلەمانی کوردستان جارێکی تر کارە ناکرێتەوە. قەناعەتی من وایە چونکە پێشەوەش وەفدێکی برادرانی پارتی دموکراتی کوردستان سەردانی هەموو لایەنە سیاسیەکانی کرد و زۆر ڕاشکاوانە قسەی لەگەڵ هەموو لایەنەکان کرد کە ڕجای لێکردن کە دەست بۆ ئەو بابەتە نەبن دەستبردن بۆ ئەو بابەتە وەزی هەرێمی کوردستان تێک دەداتن ئێستانەکەش کە تاکو ئێستانە کە ئەو وەزعیان کۆنتڕۆل کردووە نیانێشتۆ پەرلەمان دابنیشێتن لە بۆ داهاتوش لە سەرمان هەڵوێست دەبن. بەڵێ زۆر باشە ئەوەی سەبارەت ئێستا ڕایەک دروست بووە تا لە ئاستی باڵای حیزبە سیاسیەکان ەوەی کە پیان وای ئەم دۆخی کە لە هەرێمی کوردستاندا چ لە قەیرانە سیاسی چ لە قەیراندارێکە پەیوەندی بە پەرلەمانتارانەوەیە ئایا پەرلەمانتاران ئەم دۆخیان دروست کردووە کە ئێستا کوردستانی تداوە باز لەوە دەکرێت کە ئەنجامی گوێنەگرتنی سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمانتارانە و بازی بەتا پەرلەمانتاران بە قاس چوێنران. نام قەناعەتم وایە پەرلەمانتاران و فراکسیۆنەکان بەکاری پەرلەمانی خۆیان هەستاون و ئێمە بەکارێکی یاسایی کە هەڵبوارکردنەوەی یاساکانن و قەناعەتم وایە هیچ فراکسیۆنێک کارێکی نەکردووە کە جێی کو بڵێ شەرمکردن بێتن و جێی ئەوە بێتن تاسوف بخواتن کە ئەو بارودۆخە سیاسیە بە واقعە ڕۆیشتووە ئەوەی کە پێویستە بەڕاستی داوای لێبردن لە خەڵکو جەماوەر بکاتن بۆ دروستکردنی و قەیرانانە لایەنە سیاسیەکانن بە تایبەتیش برادرانی پارتی دموکراتی کوردستان لەبەرەوە ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و قەناعەتم وایە فراکسیۆنەکانی دیکەش ئێمە لەسەر هەمان هەڵوێستمانین و ئەو یاسانەی کە لە پەرلەمانی کوردستان لەبەر دەستمانن معاملەیەکی تەندروستیان لەگەڵدا دەکەین و ناشکرێتن بە تایبەتی یاسای سەرۆکایەتی هەرێم کە کۆتایی پێ هاتووە دیزە بە دەرخۆنەی لێ بکرێتن و باس نەکرێتن و یاسای سەرۆکایەتی هەرێم ئێمە وا تەماشای ناکەین کە بۆ شەخسێک لە هەرێمی کوردستان دانراوە یاسایەکی پانتاییەکی فراوانتری هەیە و خەڵکێکی زیاتری هەرێمی کوردستان شمولی ئەو یاسایە دەکەن کە بۆی هەیە بەڕێزێکی دیکە سەرۆکی ئەو هەرێمە بێتن لەبەرەوە قەناعەتم وایە ئەگەر پەرلەمانیش کارا بکرێتەوە چونکە ئەو یاسایە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوەوە راپۆرتی لیژنە یاسای پێشکەشکراوە خوێندنەوەی دووەمی ماوە کەواتە بوارەکە کراوەیە دەستی فراکسیۆنەکان کراوەیە دەستی سەرۆکایەتی کراوەیە بۆ هەر هێنانە پێشەوەیەکی جارێک دیکە و یاسایە وە خوێندنەوەی دووەمی بۆ بکرێتن بە شێوازێک کە پەرلەمانتاران لەسەری اتیفاقن و زۆرینەی دەنگ بەدەست بێنێتن. بەڵێ سوپاس دەکەم ماوەستا دواتەرگە دەرفەت بدەگرین و لای بەرز کاکسەڵ سەبارەت بۆی کاندێک پیانوە ئەم دۆخی کێوە دروست کرد هەیە بەرهەمی مەسەلەن هەڵی فراکسیۆنەکان و دەستی سەرۆکایەتی پەرلەمان دەستی کارگەری مەکتەبی سیاسی ئێوە لە دیداری میری باسی لەوە کرد. لە ڕاستیە کێشەکان قوڵترنەوە و پەرلەمان ئەبوو کار لەسەر پرسی یاسای سەرۆکایەتی هەڵتان نەکرد هەرگیز پەرلەمانتاران لەم پرسەدا هەڵەیان نەکردووە و ئەرکی قانونی خۆیان جێبەجێ کردووە ئەشێ لێرە و لەوێ هەندێک تەسەڕوع کرا بێ جۆرێک لە تونڕەوی هەبوو بێ جۆرێک لە مزایداتی سیاسی هەبوو بێ بەڵام لە پرسی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستاندا پەرلەمانی کوردستان دەبوو کار لەسەر ئەو پرۆژەیە بکە و دەبوو ئێمە پرۆژە پێشکەش بکەین بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەڵام من بە ئێستش لەگەڵ ئەوەم ئەو پرسە دەبوو بە تەوافق چارەسەر بکرایە و بریا سەرۆکی پەرلەمانی کوردستان خۆی ئەو ڕۆژە جەلسەکەی تەجیل بکردایە وەکو لایەنەکان تەجیلیان ئیقراریان کرد تەجیل بکرێت بە حزوری نەتەوە یەکگرتوەکان و ئەمریکا و لایەنەکانی تر بەڵام کە جەلسەکە تەجیل نەکراوە ئەمە ناکاتە بارتەقای ئەوەی کە دەرگای پەرلەمانی کوردستان دابخەی دەرگای نوێنەرایەتیکردنی ئیرادەی خەڵکی کوردستان دابخەی ئەمە ئەگەر بێتە باعثی ئیشکالێک بەڵام کێشە گەورەکە ئەو عقلێتەیە کە لە هەرێمی کوردستاندا مل نادا بۆ ئیرادەی خەباتی پەرلەمانی و هێشتا کە کارکتەری پەرلەمان موسسەی پەرلەمان لە موسسەیەکی حزبی بە کەمتر ئەبینێ هەرچەنە لە هەناودا ینی ئەبێت تێگەیشتنەکە بەم جۆرە بێت لە عملەی دیموکراسیدا حزب و پەرلەمان یەکن بەڵام
ئەوانەی کە لە ناو پەرلەمانە نوێنەرایەتی حزبەکانی خۆیان ئەکەن لە هەمان کاتە نوێنەرایەتی ئیرادەی خەڵکی کوردستان ئەکەن بە قانون واتە تۆ لە یەک دیوە نوێنەرایەتی حزبەکەی خۆتەکەی بەڵام حزبەکەی خۆت بۆ کیە بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان بۆ ئەمەڵامەوەی دەستی کارگەری مەکتەبی سیاسیەوە باز دەکات کە بەندای مەکتەبی سیاسی لە پەرلەمان ژووری تایبەتی پەرلەمانی دنیا شتی وە هەیە لە ڕاستیدا لە ئەم مۆدێلە حزبی لە کوردستاندا هەیە مۆدێلێکی بەسەرچووە مۆدێلێکی تەقلیدیە و ئەو تێڕوانینانە تێڕوانینێکی تەقلیدین کە پێیان وابێ کە پەرلەمان ئەبێ دەوری محوەری لە عملی دیموکراسی و مەرجعیەتی خۆی نەبێ لە هەموو پەرلەماناتی دنیا حزب لە ناو پەرلەمانە ڕئیسی حزب ئەگەر بردەوە ئەبێتە ڕئیسی حکوومەت ئەگەر بوو بە معارەزە ئەبێتە ڕئیسی فراکسیۆن و پەرلەمانتاران دەوری قیادی حزبەکانی خۆیان دەبێت بەڵامەوەنی ژووریان هەبێ پەرلەمانتاران تەنها ژووری فراکسیۆنە فراکسیۆن تەمسیلی حزب ئەکا و من ئەمەوێ ئیزافەی ئەوەش بکەم کە ئێمە وەکو پەرلەمانتارانی کوردستان نەخێر ئازادیەکی تەواو دەبێت دەستەبەر بکرێ بۆیان چونکە نوێنەرایەتی خەڵکیش دەکەن مامجەلال لە حزوری ئێمەدانی پێی ڕاگەیاندون لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان تەنانەت لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم و دەستور وتی ئێوە حەقی خۆتانە لەگەڵ تەنانەت هەندێک لە ئەندامانی بەڕێزی مەکتەبی سیاسیش دانیشت بوون بۆی باسکردن کە ئێوە حەقی خۆتانە تێڕوانینی جیاوازتان لەسەر ئەم پرسە هەبێ چونکە ئێوە بە شێوە گشتیەکەی خاوەنی ئەم شەئنەن بەڵام لە ڕاستیدا ئەبێت تەمسیلی ئیرادەی حزبەکانی خۆتان بکەن ڕاستە هیچ پەرلەمانتارێک بەبێت لیستەکەی حزبەکەی بەبێ قووەتی حزبەکەی نەچوەتە پەرلەمان بەڵام ئەمە ناکاتە ئەوەی ئەگەر بڕیارێکیش لە فئەیەک لە حزبەکەوە هات بڕیارەکە ناتەندروست بوو بەڵام لەبەر ئەوەی لەوەی سوبغەیەکی حزبی پێوەیە تۆ ملکەژبی بۆ باش بەڵاستەکەم بەسەبارەت بەوەی کە ئێستا کاتمان کەماوە ینی پارتی گەرانتی دەوێت کە جارێکتر دەست بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم نەبنەوە تۆش بۆ چون دوایە کە دەست بۆ یاسایە برێتەوە پەرلەمان کارە ناکرێتەوە من لەگەڵەوە پەرلەمان کارا بکرێتەوە و دوای کاراکردنەوەی پەرلەمان گۆڕینێکی ڕیشەیی لە حکوومەتی هەرێمی کوردستان لێتەکایەوە سەرۆکایەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان گۆڕینێکی ڕیشەیی لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم کابینەیە ببێ پەرلەمان کارا بکرێتەوە بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان و تا ئەو کاتێ ئێمە ئەگەینە ئینتیخاباتی داهاتوو جا هەر کاتێکە بێ و دەبێت پرسی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانیش لابد هەر ئەبێ لە پەرلەمانی کوردستان چارەسەر بکرێ بەڵام بە دڵنیاییەوە ئەم پرسە پێویستی بە تەوافقی لایەنەکان هەیە ناکرێ ئیدارەی مؤسسەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بکرێ بەبێ پشتیوانی قانونی زۆر باش ئێستاکە کاک مەسعود بەبێ پشتیوانی قانونی ئەو موقعە بەڕێوە دەبا چەند گرنگترە کەسێک کە سەرۆکی هەرێمی کوردستان بێ پشتیوانی قانونی هەبێ نەک فەراغی قانونی لەبەر ئەوە ڕاستە ئێمە ململانی سیاسیمان هەیە ڕاستە کێشەی سیاسی هاتووتە ناو پەرلەمانی کوردستان و مامۆستا مەروان خۆی باش لە تەفاسیلی جەدەلەکانی ناو پەرلەمان ئەزانێت کە ئێمە لە پەرلەمان بووین زۆر گرفتمان لەگەڵ ئیدارەی سەرۆکایەتی پەرلەمان بۆ بارودۆخەکان هەبوو بەڵام لە بەرامبەر تاوانێکی گەورە دەرحەق بە پەرلەمان دەکرێت ئەوە مەسی هەموو شەئنە قانونیەکەی ئێمەش دەکاوەکو پەرلەمانتار زۆر سپاس ئەگەر بێ سەرتێڕوانی سەرکردەکان بۆ کاری پەرلەمانی ئێستا ئەو سەرکردانی کە پێشتر پرۆژیان هەبوو لە چوار حیزبەکە هەمان تێڕوانینیان ماوە بۆ مەسەلەی سیستەمی پەرلەمانی خۆی لە ڕاستیە بەدڵنیایەوە ئێمە پشتگیری سیستەمێکی پەرلەمانی یەکەین و زۆر گرنگە سەرکردەکانی کورد ئیقرار بکەن کە ئەبێ پەرلەمان مەرجع بێ و ئەگەر ئەو بەڕێزانەی کە ڕازی نین بە ئیرادەیەکی پەرلەمانی حەق خۆیان ئامادە بکەن خولی داهاتوو خۆیان بخەنە بەردەم مەحەکی خەڵکی کوردستان و بچنە پەرلەمان چونکە پەرلەمان گەورەترینە و بەڕێزترینە و شایستەترینە کە ڕێزی لێ بگرێت چونکە هەموو ئیرادە و هەموو دەنگەکانی خەڵکی کوردستان کۆکاتەوە بڕوات هەبێ بە نەسی سەریح مامجەلال لە کۆبوونەوە بە ئێمەی وتووە لە حیاتی خۆمە حەزم کردووە نوێنەری خەڵکەکەی خۆم بمواتە من بە نەس وشەی مندوبی بەکارهێناوە بۆیە من پێم خۆشە کاتێکە کەسێکیش لە حکوومەت بێ کەسایەتێکی وەکو دکتۆر بەرهەم ساڵح کە لە حکوومەت بوو لە کابینەی شەشەمی هەرێمی کوردستان کە بەشێک لە لایەنەکانی کە لە خولی پێشوو ئۆپۆسیۆن بوون لە مانگێکە 25 ڕۆژ موچە ئەدرا هەڵایەکی گەوریان لەسەر کرد
بەڵام هەر ڕێزی بۆ ئیرادەی پەرلەمان هەبوو مەسلەی نەوت و عەقدەکانی نەوتی ئەهێنایە پەرلەمان هەموو پرسەکانی ئەهێنایە پەرلەمان بۆیە هیچ حکوومەت و سەرۆک حکوومەتێکی موسسەیەکی حکومی سەرکەوتو نابێ بەبێ پەرلەمانێکی بەهێز بەبێ پشتیوانی پەرلەمان و من تەقدیریشم هەیە بۆ نمونە مامۆستا عەلی باپیر و کۆمەڵی ئیسلامی کە ئەو کات کۆمەڵی ئیسلامی نەبوو کە پەرلەمان دامەزرا تێڕوانینێکی تری هەبوو بۆ بوونی پەرلەمان و موسسەی پەرلەمان و جەدەلێکی لەسەر مەسەلەی شەرع و غەیری شەرع هێنایەکایەوە بەڵام دەبینین لە دوای ساڵانێکی تر مامۆستا عەلی باپیر وەکو سەرۆکی حزبێکی گرنگ لە کوردستاندا دەبێتە ئەندامی پەرلەمان لەکوێ ئەچێتە بەغاش دەوامەکە لە ڕاستیدا ئێمە پێویستمان بەم شێوازە لە گۆڕینی عەقڵێت هەیە کە ئیقرار بکا کە سەرکردەی حزبی ئەبێ لە پەرلەمان بی ئەگەر سەرکردەی حزبی نایبیتەوە ئۆپۆزیسیۆنە بی ببەرە ڕئیسی فراکسیۆنی حزبەکەت وەکو هەر مۆدێلێکی تری دیموکراسی لە دنیادا هەیە ئێستا لە بەغدا بەراورد بکە بەشێکی زۆر لە کارکتەرە بەهێزەکانی ئەحزابی عێراقی یان لە پەرلەمانەوە هاتوون چوونەتە حکوومەت یان لە پەرلەمانن لەبەر ئەوە پێویستەکە ئەم مۆدێلە جارێکی تر من تەئکید دەکەمەوە کێشەکانی ئێمە کێشەی شخصی نین و ناژبە بۆ ئاسێبیانی مشکلی ئێمە لە کوردستانە ئاشتی هەورامی نییە ئەوەندەی کێشەکە عەقڵێتی حکومڕانیە لە ناو حزب و حکوومەتی کردووەتە دوکانێک بۆ بەرژەوەندی تایبەتەکانی مامۆستا گەر بگوێمەوە لای بەڕێزێت زۆر جار پرسیارەوەکێک کە ئێستا سوودی کاراکردنەوەی پەرلەمانتی یاخود ئەگەر پەرلەمان کارابایە چۆن ماوە لەگەڵ خواستەکانی خەڵک لە قەیرانیدارایی لەگەڵ ئەم حکوومەتە ئێستا دەکرد خۆی دەبێ واقعێکێک کە بیزانین ئایا ئەو حکوومەتە تا چەند گوێبیستی داواکاریەکانی خەڵکو جەماوەر دەبێت لە ڕێی پەرلەمانەوە چونکە یەکێک لە کارەکانی پەرلەمان وەکو برای بەڕێزم ئاگادارە بە دوواداچوونیش و کارەکانی حکوومەتە لێپرسینەوەی حکوومەتە و ئەو حکوومەتەمە لە ڕابردووشدا ئەتوانم بڵێم لە ڕێی پرسیارەوە بێتن لە ڕێی بانگێشتیکردنی وەزیرەکان بێتن چاودێرێکی باش و بەسەر ئەو حکوومەتەدا بەڵام ئەو حکوومەتە کە ئێستانەکە لە ژێر هەموو چاودێریەک خۆی بردۆتە دەرەوە و تاکلایەنانەی ژوکارەکانی خۆی دەکاتن قەنەعەتم وایە کاراکردنەوەی پەرلەمان کاتێکی ئەوەندەمان نەماوە کە بتوانێتن ڕۆڵێکی ئیجابی هەبێتن لە چاکردنی ئەو قەیرانانە چونکە ئەو قەیرانانە پەرلەمان دروستی نەکردوون و حکوومەتێک دروستی کردوون کە ئەو حکوومەتە هیچ ئومێدێکی پێوە نابیندرێتن کە هەنگاو باوێتن بەرەو چاکسازی چونکە قەیران هەبوو ئەو قەیرانە ئەگەر ئەو لایەنەی کە قەیرانی دروست کردووان قەیرانی لەسەر دروست کراوە ئەگەر نیەتی چاکسازی هەبێتن دەست بۆ هاوکاریکردنی هەموو لایەک درێژ دەکاتن یعنی داوا دەکات کە خەڵک هاوکاری بکاتن بەتایبەتیش پەرلەمانی کوردستان لەبەرەوە قەنەعەتم وایە پەرلەمان هاوکارێکی باش بوو لە ڕابردوو بۆ حکوومەت و حکوومەت دەیتوانی سوود و قازانجێکی باش لەو پەرلەمانە ببینێ لەو بوارەیەوە کە هۆکارێک بێ بۆ دەرکردنی کۆمەڵە قانون و یاسایەکی باش بۆ دروستکردنی بارسوچیەک بۆ خەڵکو جەماوەر حتا دەستکاریکردنی بودجەی خەڵک ئێمە لە لای لەگەڵ فراکسیۆنەکان بەرنامەمان بوو کە دەستکاری موچە پلە باڵاکان بکەین و ئەوانەی کە بە نایاسایی خانەنشین کراون بۆی کە تەوازونێک دروستکەین لە نێوان موچەخۆرەکانی هەرێمی کوردستاندا بەڵام کاتێک کە ئەو حکوومەتە و ئێرادەیی نەبێتن و حکوومەت بۆ خۆی شکستی هێناوە فەشەلی هێناوە و حکوومەتێک کە تەماشە دەکەین دانیشتەکانی ناکرێن یان کە بشکرێن زۆر بە سستی دەکرێن لەبەرەوە قەنەعەتم وانەیە کە هیچ گۆڕانکاریەک دروست بێتن بە کارابوونەوەی پەرلەمانی کوردستان. زۆر سپاس کاکسەر یەک دەخەمان ماوە زۆر بە کوردی سەبارەت بەوەی کە وازنەکە جۆرێک بێ ئەمەل هەیە لە سەرکردەکان بۆ نەو شیرۆ مستەفا بازدۆکی خەباتی پەرلەمانی لە تاقیکردنەوەکی سەختدا پێشتری بەڕێز سەردان کرد لە لەندەن یعنی بێ ئومێدیەک هەیە سەبارەت بێ ئومێد بوون لە کاری پەرلەمانی بەڵێ خۆ نیگەرانێکی گەورە هەیە لەسەر ئەو دۆخەی هاتۆتە پێشەوە ئەم دۆخە دەرخەری پاشەکشەیەکی گەورەیە لە عەمەلی سیاسی من ڕێزی گەورەم بۆ مامۆستا
مەلا مروان هەیە لەگەڵ ئەوەم ئێمە هێشتا فشار بکەین بۆ کارەکردنەوەی پەرلەمان و دەبێت پەرلەمان ئەگەر 5 مانگیشی مابێ کارا بکرێتەوە و بچینەوە سەرکاری خۆمان لەوێ ئاڵوگۆڕێکی تر و قۆناغێکی تر دەست پێ بکرێ لە قازانجی خەڵک نەک لەسەر جارێکی تر پشکێنە و دابشکردنەوەی دەسەڵات ئایا سەرۆکی پەرلەمان ئەگۆڕدرێ یا ناگۆڕێ ئەگەر ئەو گۆڕدێ بۆ کێ ئەبێ سەرۆکی حکوومەت بۆ کێ ئەبێ لەسەر ئەساسی سیستەم لەسەر ئەساسی دەستور لەسەر ئەساسی چاکسازیەکی حەقیقی بە مەلموسی ئێمە بتوانین پەرلەمان کارابکەین لەو دیدارێک کە لە نێوان تۆ و شورا مستەفا بوو چۆن باسی کارکردنەوەی پەرلەمان کرا لە لەندەن ڕاستیا من بە تەقدیرەوە لە ڕووی کۆمەڵایەتی و سەردانی کاگنەوە شیروانم کرد شکر سیحەتی باش بوو و ئەو خۆی دوێنێ لە کۆبوونەوەی خۆیان لەگەڵ ئەنجومەنی بزوتنەوەی گۆڕان تێڕوانینەکانی خۆیان لەسەر بارودۆخەکە ڕوون کردوێتەوە. بەڵێ زۆر باشە دو پیسام زۆر بە کوچێبار بە فشاری ئەمریکا بۆتی فشارەکانی ئەمریکاوانە بە ئاراستێک نییە زوو پەرلەمان کارا بکرێتەوە تەنەڕەتایی باری ئابووری دەکەن لە کوردستان بەرژەوەندیان هەیە ئەمریکا ڕەچاوی ئابووری و ئەمنیەکەن نەک پرسە دیموکراسی و قانونیەکە کە ئەمە یەکێکە لە گرفتە گەورەکان ئێمە لەگەڵ کۆمەلگەی نێودەوڵەت. بەڵێ زۆر سوپاس بۆرێک لە بەڕێزان سالار مەحموود ئەندامی پەرلەمانی کوردستان و سەکرتێری ناوەندی بڕیاری یەکێتی نیشتیمانی لە کەرەستۆی سەرەکی لەگەڵ ماوەڕوها مامۆستا مەڕوان گەڵاوی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵیستانی کە بەڕێزیان لە سۆرانەوە لەگەڵ مام سوپاس بۆ بینەرانی بڕێز سوپاس بۆ هاوکارانم فاتان لەگەڵ